دەم باش تەماشەوانە گەلێکێژە گەلێکی بخێر بەردەمە خە بەرنامە مایکی خەڵی بگومان تاوەرێمە ئیرو تایبەتە لەسەر ئەفڕەوشە کۆنەها لە عێراقات کە ڕۆژەوێ بێ تایبەتی لە مۆسڵێ و لە گەلێک دەڤێرێن دەنجی تاوەرێمەژی بەحسیان دەدەکەی گەل و چ بکەین کۆ سنوورێن هەرێما کوردستانê ژێرشên گروپên çekdar bi taybet Daişê di parasî bin rewşa Herêma Kurdistanê rewşeke parasî bît ke bêguman li Herêma Kurdistanê sîraê taîfî nîne sîranîne gelek caran vîrobûçûnên siyasiyên cuda hene lê vê jî tiştekê tendurist e di çarçovê sîstemeke demokrasiya ku pitir girantiya حکمێکی بێخەوش حکمێکی ڕاستەقینە پێخەمەتە خزمەتکردنە خەڵکی بکەم لێل هەرێما کوردستانê خەڵکی هەموو پابندی بێگومان پابندی هەندێک و فعلا çavê herêmê biparêze çawa nasnama vê herêmê biparêze çawa xwe vê herêmê biparêze lêl sererayî vêyekê jî çi bête kirin ku sinûrên Herêma Kurdistanê ji hêrişên Daeş bête parastin ji ber ku avahîn li Misl dibînin taybetî xelkê dihûk hewlêrê ku bi sedan hezar kes derbiderî van deveran bûne bizane rewşa xelkî çawa ye van pîrokalan van zarûkan van jinan gelû bû guneha van çi ye ev ê jî dibine sotemeniye destê mesaîlê taîfî û mesaîlê sîraatên siyasî û yê van grûpên çekdar ku bêguman ev xelkê ku di nava dîmîdiyan de hîn dibînin ku rewşan bi çi awayekî ye بەڵێ بارێزان چی بکرێت تانکو چی بکرێت کە هەمومان بە هەمومان پێکەوە سنوورەکانی هەرێمی کوردستان لە هەموو مەترسیەک بپارێزین بە تایبەتی لە هێرشەکانی داعش کە ئەمە گروپێکی چەکداریە لە ئێستادا لە ناو عێراقا چالاکی هەیە بێگومان چالاکیەکانیش لە ناو عێراقا زۆر جار ئەگاتە و حەدەی وەکو ئێستا ئەبینن پارێزگایەکی گەورەی وەکو مووسڵ بە هەموو مؤسسەکانیەوە کۆنتڕۆڵ ئەکرێ بێگومان فەرماندە باڵەکانی ئارتشی عێراق لە مووسڵ ڕائەکەن فڕۆکیخانەی مووسڵ ئەکەوێتە دەستیان نازانم هەموو ماسەکان ئەکەوێتە دەستیان بۆ ڕەوشەکە بەم شێوەیە ئایا داعش بە چەند چەکدارێکەوە ئەتوانێت و هەموو ناوچەوە هەموو سنوورە فراوانە کۆنتڕۆڵ بکە هەموو شارە کۆنتڕۆڵ بکە ئەن ئەمە چی لە پشتەوەیە کەواتە لە هەرێمی کوردستان کە بێگومان لە عێراقا وەکو زۆر انتباه هەیە لەسەرمە ئەڵێن جار ئەڵێن ئەمە سیراعێکی تایفیە جار ئەڵێن دەستی فلان و بڤان لە پشتەوە نازانم چی بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان سیراعی تایفی نییە ئەگەر سیراعێکی سیاسی هەبێ لە بینی لایەنە سیاسەکان لە پێناو ئەوەیە کێ زیاتر خزمەت بکە کە ئەمەش لە چارچێوەی سیستەمێکی تەندروستە زۆر باشە گەرنتی حکمێکی ڕاستەقیناکە کە لە پێناو خەڵک خزمەت بکە لە هەرێمی کوردستانە چی بکەیت کە بە هەمویانەوە ئەم هەرێمە بپارێزێت کە بێگومان لە 2023 دوای 2023 تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕەوشەیرا خراپترە بێ گەلێک جار کەم باش بووە بەڵام جارێکی دیکە بە شێوەیەکی زۆر خراپتر تەقیوەتەوە ئەوەی لە ئەمبار ئێوە بینیوتانە ئەوەی لە فەلوجە و ئەوەی ئێستا بێگومان لە مووسڵ ئەبێنێ کە بەشێکی زۆری ناوچەکانی مووسڵ بە تایبەتی دەوروبەری مووسڵ ناوچە کوردیەکانن کە لە ئێستاشدا پێم وایە ئەو ناوچەنە لەبەر هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە کوردیەکان پارێزراوە بەڵام چی بکێت کە فعلا ئەم ناوچانە پارێزرا بێ بارێزان من لە خزمەتی سەرنجە بوچوونی ئێوەدا مام جەوهەر لە کوێ فەرموو ئێوارە باش سەر چاو ئێستا چی دەڵێم کوردە یەک بگرن هەراو تەواوە دژبن هیچ نییە بەڵقی سەر ئاوە داوا لە یەکێکی پارتی دەکەم بە خاتر ئەڵای عەرەب هەر نەخەڵەتێ منداڵە کوردێک بە قوش دەدا ژیانی پێشمەرگەی خۆش بکە ژیانی سەربازی پێشمەرگەی خۆش بکە باوەڕیان بەخۆیان هەبێ واز لە شیراعی فکر و چیدایەتی بینن ئەو شەڕەشەرەکی گەورەیە خۆتانی لێ مەدەن با تۆڵەی کوردیان لێ برتەوە با زەعیم سدیق و پاشەکرتیشمان لەبیربی کەچیان دەستقیمانی و لە کۆیە کرد هاوکاریان بکەن بەڵام دتمانیان پێ نەکەن هیوادارم کاک مەسعود لە بۆ ئافەریمەک نەیکە ئەگەر کردی دەبی کوڕەکانی سەرکردەکەت بستە سەری داعش بۆ ئەوەی جەرجی خۆیان ببی لەخوا بێ ڕۆژەکە ئینشاڵڵا نابی بەڵام ئەوە باشترێ لەوەی بەس کوڕە فەقیر بەکوش دەن با فەقیر بەکوش دەدەن حدودی خۆشمان بە تەواوەتی ڕابگرن و هەروەها کەرکووکیش کۆنترۆڵ بکەن ومنع التزاوج دانا إلى أسعار آخر كركو خانة كانوا ولا تيرورستان أو با هلوستي كرد بيو زور سباس خو حافظ بله سيروان لاولير ومنع التزاوج دانا إلى سيروان لاولير ئەم کارە شاکەکار سەر چاو من وەکو کەسێکی خەڵکی هەولێر وەکو مرۆڤێکی خەڵکی هەولێر داوام لە پارێزگاری هەولێر هەیە بە هیچ شێوەیەک ڕاستە هاوکاریان بکرێت لە ڕووی مرۆیی و لە ڕووی ئینسانیەوە بەس بە هیچ شێوەیەک هەوڵی ئەوە نەدرێت تەنانەت بینە ناو قەزای خەڵاتشەوە لەبەر ئەوەی ڕاست ئەوانکە ئەو کارەتەیان بەسەهاتووە لەبەر ئەوەی ئەوانە هەمیان عەرەبن کە عەرەبیش بەخۆمان دەوێت باززای ئەمانە خەڵکی مووسڵ 99.9 شیان
زۆربیان ئەمانە هەموو عربی زمانی باقی سەدام حوسێن بوون ئەمانە کاتی خۆیان کە کوردەکان زۆر داوای هاوکاری لێیان کرد لە زۆربەی شت خەزیە بەسەریان هات گاڵتەیان بە کوردەکانی دەوروبەری شاری هەولێر و زۆربەی شارەکانی تری کوردستان بەکرد لەبۆ ئەوەی کە بتوانین ناوچە کوردستانەکان بپارێزین مەفروض بە هەموو شێوەیەک خەندەق لەو شوێنەدا بدرێت کە گومانی لەسەرا من وەکو کەسێکی حزبی نیم وەڵڵاهی من کەسێکی نیم کە پارتی من دیفاع لە سەرۆی شێرە بکەمەوە بەس کاتی خۆی سەرۆی شێرە کە خەندەقی لە زۆربەی شوێنێدرا کە بریاریوان لێدرا کە زۆربەی خەڵک بەڵێ کاروان لە کێلارەوە فەرموو بەڵێ بەرزان پێمان باشە زۆر پێمان باشە لە بەرنامەکە زیاتر خەڵکی ئەو ناوچانە پەیوەندی بکەن کە بە تایبەتی ناوچەی دهۆک و هەولێر و ناوچەی کەرکۆک و ناوچەی گەرمیان ئەو ناوچانەیە کە زۆرترین بێگومان ئێستا لەوێ زیاتر ئاگایان لە وازەکەی کرد ئەوان قسە بکەن باشە لەبێ کاروان لە کێلارەوە خۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڵێ سوپاس فەرموو وەڵاهی من پێشەکی داوان لە یەکێتی پارتی یەکەم ئەگەر باوەڕیان بە ناوچە دابڕاوەکان و باوەڕیان بە کوردستانی بوونی ئەو ناوچانە هەیە بەڵێ بە هێزی زیاتر و هێزی پێشمەرگە تۆکمەتر بکەن سەنگارەکان لەو مەنتیقا تۆکمەتر بکەن و بەڕاستی ئەمڕۆ لە هەموو عالەما هێزی سەربازی گەورەترین بودجێ بۆ دابین نەکرێت بەڵام بەداخەوە لای ئێمە کەمترین بودجێ بۆ دا بەڵێ کێمان لەگەڵە هاوژین لە سلێمانی ئێوارە باش سەر چاو چۆنی قوربان زۆر سپاس فەرموو دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم بەڵێ سپاس واللهی من لەک مەلە حەزی بچووکەم هەیە بەڵێ لەسەر وەزعی پێشمەرگە بەڕاستی من ئەوە ئەڵێم خەڵکی کوردستان بیست سیاسەکانی هەرێمی کوردستان بە چ ڕوویەکەوە داوا لە هێزی پێشمەرگە ئەکەن ناوچەکانن بۆ پارێزن کە هێزی پێشمەرگە بە چەکی خۆی دیفاع لە شەرەفی خۆی و لە خاکی خۆیەکە ئەوە سپا دەبەلاعەکەی حکومەتی عێراقەکە هێزی پێشمەرگە بەحساب هێزی پێشمەرگە لە یەترسا هێزی پێشمەرگە بە 500,000 هێزی مالیکی بە ملیۆنێک و 200,000 قەلفڕی لە مووسڵ کردووە شارێکی وەکو مووسڵی چۆڵ کردووە بەڕاستی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستانەکەم بێن لەسەر خەت لەسەر بۆ پێشمەرگە بەهانای پێشمەرگەوە بێن پێشمەرگە 2 مانگە موچێ وەرنەگرتووە بەڵێ بەڵێ لە ئێستادا بەڕێزان مشکلەی موچە و نازانم چی و چی ئێستا پاراستنی ئەم هەرێمە لە ئەسوی هەموماندایە پێتانای ئەم هەرێمە کرد بکەوێتە مەترسیە خوا نەخواستە ئەوانەی کە حەز نەکەن ئەوانەی کە ڕەخ ناگرن ئەوانە ماڵەکانیان پارێزراو بێ ڕوحی ئەوان پارێزراو بێ سەرۆماڵی ئەوان پارێزراو بێ پێتانایە بەم شێوە بێ یان هەموو پێکی باسووتێنرێ پاراستنی ئەم هەرێمە بێگومان ئەرکی ڕاستەقینی هەموو کەسێکە بە ئێمەشەوە کەم ئەرکە لەسەر ملی ئێمە بێ من وەکو پێشکەشکارێک لە کەناڵێکی کوردی ئەگەر بهێترۆ ئەبوو پێویست بەوە بکە کە خەڵکی کوردستان سنوورەکان پێویستی بە پاراستن بێ دەبێت ئەم قات و ڕیباتە فڕێ بدەم چەکێک لە شانکەم بچمە ئەوێ شەڕەف و ناموس و قودسیەت و خاکی پیرۆزی کوردستان بپارێزم ئەگەر من و هەر کەسێک ئەوە نەکەین کەواتە کا ئیرادەی نیشتیمانی بوون کا ئیرادەی نەتەوەیی بوون حتا ئەمەش زۆر گرنگە لەبەرەوە ئەمە مەسلەیەکی نەتەوەیی گشتیە فەرمو مووسڵ چیرات سەیرە ئەوارەکانی مووسڵ بکەن سەیرە ڕەوشی مووسڵ بکەن سەیرە ئەو قەتڵ و جەماعیە ئامە بکەن لەسەر جادەکانی مووسڵ پێتانایە خوا نەخواستە کوردستان کە ئەو غیرەتە هەیە کوردستان بگێتەوە حەدە و دیفاع لەم خاکەنەکە بەڕێیەوە بە هەموو بیر و بچوونەکانەوە محەممەد لە ڕانیە بەڵێ فەرموو باشی بەڕێزم سەر چاوم حواڵتونە باشی زۆر سوپاس تێلەڤیزیۆنەکەت کەسکە فەرموو وەڵی من وەک کەسێکی مەدەنی ینی هیچ ئەوەکم نییە لە ناو هێزەکاندا بەڵام لەسەر هەمومان واجبە ینی هێزە سنوورەکان بپارێزین و بەدڵ و ژیان بیپارێزین بەڵێ لەسەر هەموو کەس واجبە کە ئەو شتانە بۆ گەلەکەمان بکەین بۆ نیشتیمانمانە بۆ هەمومانە بەڕاستی ینی هیوادارم هەموو خەڵک بیرکردنەوەی وەکو منیە بێ بەڵێ بەرزان لە ئێستا دا و ڕەوشات و تەڕۆژەڤ بە تایبەتی زەختە قازۆل سەر دووکێ هەیە پارێزگارێ دووکێ دەبێژە کو ئەوان نەها لە ناحیە بەعادرێ لە دووکێ ئەوێ لەوەر کەمپێکێ بۆ ئاواران چێ بکەن دەبێژە و بە 100,000 کەسان لە خەڵکی مووسڵ قەستا سنوورێ پارێزگەها دووکێ کردنە
کو اف سيطره الوكا جلي جند بيغمان او هند قره بالغ سر هي هولدان ركدي بو فكن کو اف خلك جي زوربيا وانت خلك سبيلين بيغمان لا باريزغا هوليري شخلك كي زور هاتوا باريزغا هوليري باسا كب كامبك دروسه كان او دوا او كاري شك ابو ام اورينا بله زانا لسليماني بالك يا زانا رزقار لشاري سليماني تكاي كلا سر خدبن برحال بارزان لسادا امروشي العراق تروجفا بيغمان نوري مالكي وكو سريك وزيران العراق او رايغان كلا سادا العراق روشي كلا روجف دايا بيغمان باري اورتا باري ناسي داوای لپارلمان کې ک راب ګین لسرانسري عراق بيغمان نشيروان بارزاني وكو سريك حكومه ريمي كردستان عليه اما بهوي او ابو ك حكومه العراق ارتش العراق مدن باها بندي لجل هريمي كردستان كبوي موصل لم روشه جيان كابله دیدار قصرو که فرمو باشو برای حکار سر چاوا بله من بس اوایی که لخاص الوزير پیشماریات کم که سنوری پارزن یا بس فهنه چون بوشارین میسلو افا تشتان سنوری پارزن افا هی که کم پاک بیتا دانان بوان خرکه میسن نوه که وان سوریه لبه برحالا بیتن فا تشتا و اجاز روشه کردستانش مطرسیه دایا بتنین یا من اوایه و یادیجی اوای که هر کسا که اگر هات و شر چیه بنابینا پیشمرگی و چک دارن داعش دا امهیوی دارین هر کس که مالا خود چک خود پرگیت و چیتن دیجی هنده راستیتون لکه منه به سالت حشتی ها دا و نوطان دا و چه سلیماتی مدیالی خفنه چاره خودیتینو امهیوی دارین که امشی دست خود کنن و دست پیشمرگی و هاریکارین و همی هر دشتک حیبیتن نوکی پولیسن سربازن عراقی که رفا خورا نگشتین و برای که خلقه می سراکن اول چه وقت خوده والله اول آدیشه وزل که دستک دولت که بش اوی های و ایکم کس که دست گل هجی او جیماری که حتی که خود ایدن کریم او دروجو برستوان چیروان نداد چه حقی خوده هم بالا هدایت لبلجیکا لرفید گوز خیلی بفرمو باش سر چاو حياتي برا كاكا والله او كارثات راسي كرؤى دا باجيري موصل براي من اقرب يجمر زياده روينك يعني لا سلكاني بارزغاي بلين بتي وانا تدابرا كان بس زياده الراتب يشوك اوان ببرواي من تداخل هرمي كردستان ناقن اجا تداخلي جبكري اجا من سطا بنزاي قد انا تداخلي منطقي كركوك بكن ببرواي من او برونا كم هجومي سر هولي وانا وكنت كم سنه ليس كم تبعي فيسبوك كم اوان هيت اوي كان يعني نيتي اوان بتداخل هرمي كردستان باش ازان كد هرمي كردستان خاوان هيزي كي بيجمجا يكزار قوري داوله هم برا بيجمركانا كان فكر لمتمكن فكر لشرف وخاك واجتماعي خو ما بكن واشترا فكري اللي بكنوا تكاو رجات اللي كان فكر لمتمكن وكو كاكا ادهم بارزاني باسي اويكر قلت با بيجمركا زياده روي نكاد يعني لشتيك لدروي سنير هرمي كردستان تداخل شتي دروي هرمي كردستان نكاد ایتزو سپاس زلم نتان بالا برزان پیمانه اکر اوانی کلا لو ناوچانه کلا قوماوان اکر پیوندی بکن زیاتر نک اوانی که پیشتر انی پیمان باشه امرو کات بو اوان بدری لبرا بل زمانی خویان روی راستقین روشه که بزنین که چه گذره به تایبتی لکرکوک و کلا استاش به پیندک سرچوی اعلامی که من است متابعه که من لسایت کنه لویش بگمان شرحه لهندک لناوچکانی و تقینوای بگمان لمصلی شوکوی و بینن روشه کی اورت لویش هاتو تروجه باله حسين لشاري سليماني كاي حسين كاكي جاني أولا باش قربانه بم سر چاوم چاو خوش بي بس عقبم كاكا درباري توركت دف خوشي ليه كم براسي ام شركة سرتاسري عراقي قلتوتو من بيم باشا وكو كردك هاوزوزي خوم در برم حتى بوي اكري سرويتي هريم كوا هزي بيشمرقتي ونقلي لمشرا والله خيالي دفاعي داني وواجبي سرشاني همو تاجيكي كرده كوا هەڵوێستێکی جوامێرانە و مەزانەی هەبێ ئەم شەڕە چونکە شەڕێکی دەستەوێخەیە چێ ئەڵێمە پلانێدانە ڕژاو بۆ کوردستان و پێویستە هەموویەکێ لە ئێمە ئامادە باشیمان هەبێ بۆ دیفاعکردن لە کوردستان و لە قودسیەتی کوردستان زۆر سپاس بۆ تەوەرەکەتان و خواتان لەگەڵ بەڵێ کەمالە گەلە هەرگۆر شێرات زێکرم کە باش کۆک هێکۆر باشتر بووتە کۆکێکە سەبارەت بەرنامەیەتە لە بۆردوخێ ئێستا لە مووسڵ بەڵێ والله من داخوازێکە لەسەر پێشمەرگەی دەمودەستگۆی ئەمنی بەڵێ ئەف
او هولتي لميسل تينو دوربارو هما عاشوري تينو بلكي انا جنب ومليون بقول خدوا بركة تماشاكي قوادي هما ده جسر بودي ديوت هما روتيني فبندور دو بس نشأت بلكي داعش وصل بين النهر ميدو بس من أكشافه بله شێرزا لە قادر کرێمەوە دەستخۆشی بەرنامەکە دێکم سوپاس ئێمەی خەڵکی کوردستان نەک تەنها پشت بە پێشمەرگا بەڵکو هەمومان ئامادەین هەر کاتێک هەر سادێک بە گیان بە ماڵ لە خزمەتی خاکی پیرۆزی نیشتیماندا بجەنگین باشترین بەڵگەیە کە حکومەتی عێراقی و مالیکی نەک F-16 ئیرادەیەک نییە ئەوەتانێ لە مووسڵ بەرگەی 24 سەعات ناگرێم حکومەتی مالیکی بەڵام ئەمە هیچ بۆ کوردستان هیچ زەرەرێکی بۆ کوردستان نییە و بەڵکو ئێمە بە هەموو شێوازێک چۆن لە ڕابردووە کوردستان بە یەکدەنگی و یەک هەڵوێستی و یەکڕەنگی ئەم کاتێشە ئەمەمان پێویستە و هەمیشە لە خزمەتی خاکی نیشتمانداین و ئەگەر چی بۆ حکومەتی عێراقی ئەمە گەورەترین شکستە بەڵام کوردستان یەکدەنگی و یەکڕەنگی و یەک حکومەتەکەی باشترین بەڵگەیە بۆ وڵاندانە ئامادەین بە هەموو شێوازێک بۆ خزمەتی کوردستان بەڵێ دەرکەوتوو بن تاهیر لەو لێرەوە بەڵێ کاکی گیانم کاتتان باش و زۆر سپاس بۆ تەوەری بەرنامەکەتان بەڵێ بەڕاستی بەنسبەت تەوەری بەرنامەکەتانەوە من لە ئێستەیە بەباشی ئەزانم زۆریش بەباشی ئەزانم کوردیەک هەڵوێست بێ یەکدەست بێ بۆ ئەم مەسەلانەوە الحەمدوللا ئەمڕۆ هێز و قووەت و توانای کورد نیشاندرا بە هەموو عالەم کە بەڵێ ئێمە ئەتوانین سنوورەکانی خۆمان بپارێزین لەدەست هەموو ئەگەرێکی خراپ و دەستێکی چەپاڵ کە بێت و بیاوێ دەست کێشێ بەسەر کوردستانە و بیاوێ ئەو ئاوارەی و نەهامەتی کە ئەمڕۆ بەسەر ئەو خەڵکە فەقیر و هەژارەیە هات بەسەر ئێمە شابێنێ ئێمە تازە لەوە دەرچوون ئینشاءڵڵا و پشت بە خواجارێکی تر مەجالی ئەوە نادەین مناڵەکانمان لە ڕێگ وڵاتانە و لە ڕێگەی ئەو حدودانەیە بمرن یا تیا بچن لە گەرما لەسەرما لە برسا ڕق ببنەوە یا وەک بمرن یا وەک نەخۆش بکەون و پشت بەخوا هەمومان پێویستمان با یەکهەڵەستی و یەکدەستی هەیە و داوا لە هەموو برا پێشبەرگەکانەکەم و هەموو ئاسایشەکانەکەم و هەموو پۆلیسەکانەکەم کە یەکدەست و یەک هیممەت و یەک بڕوا و یەک هەڵوێست بین بەرامبەر بە هەموو شتێکی کە بەرامبەر ئەم کوردستانی خۆمان ببێتەوە و پشت بەخوا سەرکەوتنی شەر بۆ گەری کوردستان و بۆ کوردستانی خۆمان دەبێت و زۆر سپاس بۆ تەوەری بەڵێ سپاس جەلال لە مەخموورەوە سەر چاوم دەستخۆشیە تەوەرە لێ یەکەم زۆر سوپاس ڕەوشی ئەمنی قەزای مەخموور چۆنە ئێستا والله هەتا ئێستا کە حالیان زۆر باشە و ورەمان زۆر بەرزە بەڵام لەوەی کە ئێستا کە لە هەندا ئەمن و ئاسایشی لە مەخموورەوە منداڵەکانیان وەکو معایلەکەیان بردبووە بەرەو هەولێر ڕۆیشتن خەڵکێکی زۆر مەترسی لەوەیە کە ئەوەدی هیچ هێزێکی ئەمنی هەتا ئێستا ینی زیادی نەکردووە پێشمەرگا لە ئەمەدا پێ باشیدایە لە 10 کیلۆمتر لە خوار مەخموورەوە کە بخۆم لایەن یەمەکو وڵاتێک یعنی لە ئەمەدا باشی بووینە وەڵەو جێشی عێراقی سعبی کردو کە ڕۆی بۆ کەرکۆکەوە و ڕێیان پێدا و بە ڕۆیشتنەوە بەلای حەوی جێداوە بەڵام هەتا ئێستا کە هیچ هێزەشی پێشمەرگە نهاتووە وەکو زێرەوانی وەکو ویزەوەچی خەڵک بۆی ترساوە کە ئێستا کە شەو زۆر ئەترسێن لەقن لەبەرەوەی دەرێن ئیدا شەو لۆلای مەخموور دێ ئەمە لەو بڕوایدانینی کە بێ بەرەو مەخموورەوە بەڵام ئەگەر هێزەکی زیاتر بێتن زۆر باشە لەبەرەوەی خەڵک بەڵام داواشمان لە خەڵکە تیتر نەڕوە بەرەو هەولێر و ئەولاوە وری ئەوەندی بەرز بیتۆ بەڵێ نێرگس الزاخد گەلمە کەرم کە شالا لە شاری سلێمانی فەرموو لەسەر خاتم ئامادەم فەرموو ئەلو مەرحەبا سەر چاوم چۆنی کاگاکەر زۆر سوپاس دەستخۆشی تەوەرەکەی ئەمڕۆ لێ ئەەکەم هیوادارم کورت هەموو ڕۆژێ یەک هەڵوێز بێ وەکو ئەمڕۆ کە هەمووی ئەمڕۆ ترسیەوەی هەیە کە کوردستان نائارام بێت مەگەر ئەمڕۆ قەدری نائارامی کوردستان قەدری ئەو بزانین کە کوردستان ئارامە و هیوادارین خەڵکی کوردستان هەمووی ئاگای لەم ڕۆژە بێ و قەدری سەرکردەکانمان بزانێ کە لە حدودەوە خەندەق لێ ئێن خەڵک مزایدی سیاسیە کاڵە بۆ لێ ئێن بزانن لە ڕۆژێکی وایە کێ کەفالەتی ئارامی کوردستانەکەات وایە وانیە کاک ئاکار هیوادارم هەموو گەلی کورد ئەم ڕۆژەی لەبیر بێت کە بزانین چۆن ئاوا ئێستا ئەمن و ئاسایشمان لەژێر ترس و تۆقاندنایە
بەڵێ سپاس من ناتوانم لێرە ڕێ بدەم بەرەزان ببۆرن منیش تاکی کەم هەرێمە هەندێک جار ئینسان ناتوانێت لەسەر هەستەکانی خۆی زاڵ بێ وەکو هەستی نەتەوەیی بێ هەستی نیشتیمانی بێ زۆر جار ئەگەر لەوای کە شتێک بڵێم تایبەت بێ ینی هەرچند داوا ناچێتە چارچەوەی پرەنسیپ و ئەتەکەتی ڕۆژنامەنووسێ نارتیشەوە کە ئێمە ڕای شخصی بدەین بەڵام زۆر جار وەکو هەستێکی نەتەوەی بیرکردنێکی نەتەوەی هەموو ئینسانەکان بێگومان لە حەدی خۆ دەرەکەون ئێمەش کوڕی ئەم گەلەینە ئەم وڵاتینە هەگەر هەندێک جار عینێک شتێکی ڕایەکی تایبەت لەسەر کومەڵی پرسی نەتەوەی دای لەبوری نەکەین بێگومان بەسێ ئاخیرەن هەر کوڕی ئەم وڵاتین هەمومان کوڕی ئەم وڵاتین تا چەند گرنگیان وڵاتە پارێزراو بێ بێگومان لەسەر قسەی ئەو بەڕێزە یەکینەی پاراستنیگەل لە ڕۆژ ئاوای کوردستان کە داعش چای کەزانێ ئەوان چێن یەکینەی پاراستنیگەل بێگومان ئەوانەش بریاریان دا و هەڵویستیخان دەربڕیوە کە ئامادەن بێنە باشووری کوردستان هەریمی کوردستان بپارێزن لە کومەڵێک سایەتیشە دەرکەوتووە کە ئەو لە ڕەبیعە بەتایبەتی ئەو خاڵەی سنووری کە جێیشی عێراق بەجیان هێشتووە دوای کۆنتڕۆلکردنی مووسڵ لەلایەن داعشەوە ئەوان ئەو ناوچانەوان بەتایبەتی ناوچە کوردیەکان پاراستویانە لە دەست هێرشەکانی داعش بەڵێ جوتیا لە شار باژێرەوە بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکەم کاگاکات سەرچاوی زانی چۆنام شەڕا نابێ بە عاتفی و باندێ شت ئێمە سەیریکەنە و شەڕا ئەو گروپە چەکدارە تیرۆریستانە ئەوە دەستی چەند وڵاتێکی دەرەکیان لە پشتەوانە خەتەرن بەڕاستی تۆ نەڵێ فڵانکەس شەکێلەی داوە لە عافاب یاوەستاوە هیچ دکتۆرە ناتوانێت عملیاتی گابێ زۆر بە زیرەکانە دەستی بۆ ببرێ بەڕاستی ئەمە وردبوونەوەکی زۆریەوێ نابێ هەروە بە ئاسانی و بە سادەی گەلی کورچێتە ناو ئەو پرۆسەیە ئەو قەیرانە و ئەو کێشەیەوە ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر چارنەماوە شتێترە بەڵام حتا عیلاج بکرێ بێ خۆی لە دووکەنەوە بۆ قسەکانی سەر مالیکی و ئەوەش بەڕاستی قسەکانی ئەمڕۆی مالیکی ئەو پەڕی شپرزەی و ئەو پەڕی بێدەسەڵاتی و ئەو پەڕی یعنی شکستی پێوە دیارە یعنی مالیکیی پێنیە و تەواو شکستی خواردووە من داوا لە سەرۆکاتی هەرێم و حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەم هیچ بە هەوای حکومەتی عێراقی نەبن بە هیوا خۆمان بین ئەبێ خۆمان پشتەسوور بە خۆمان و بە هێزی پێشوەرگە و بە ڕۆڵەکانی خۆمان بین دەستخۆشی بەڵێ هەڤال لە فیشخا بۆرەوە الو بەڵێ کاکە باڵ باشی بەڕێزم سەر چاوم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس ئەم وەکو پێشمەرگە لە سەنگەرەکانی حدودی سووریایەوە پێوە دەکەم بەڵێ بەڵێ فەرموو بەخوای بەڕێزم ینی ئێستا کە هانیان هیچ پێشمەرگەینە ڕاز هێزی پێشمەرگە خەڵاجێر و توانای بێ ئەو کوردستانەیە خۆفیدای دەکە بەس وەزا هەیدەیە ئەو دوو مانگەی قەزەی موچەیە مشکلێ نەموچە بەس ئەوە سا لە هەدەڵێن هێزی پێشمەرگە و هێزی پێشمەرگە نەموچەوەی هەیە نەستەشی چەکە بەڕاستی ئێستا پێشمەرگە هەیە دەستی شەش بەڕێزم ئێمە پرسیارەوەکەین ئێمە پرسیارەوەکەین ئێستا ڕەوشی سنوورەکان چوونە ڕۆژی سنوورەکە لە منتیقەیمە ڕۆژەکە زۆر باشە ئەم لە ئامادە باشی داینە لە هەموو زۆر باشی بەڵێ بەڵێ کێمان لەگەلە باوکی مەموو لەو لێرەوە باوکی مەموو عەبدوڵڵا لەو لێرەوە ئەلو ئەم کارتان باش سەر چاو بەخۆشی بەرنامەکەتان لێتم بەڵێ فەرموو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆتان بەڕاستی من داوایەکم لە هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ بە هیچ شێوێ تەداخلی ئەم وەزعی مووسڵ تەنانەت مووسڵ یاخود هەر پارێزگایەکی تری عەرەبی دەبێ هیچ شێوێ تەداخلی نەکەن لەبەرەوەی بە هەر شێوێ بێ بە هەموو شێوێ مناڵی فەقیر ئەکوژێ مناڵی داماوە ئەکوژێ مناڵی لێقەوماوە ئەکوژێ مناڵی هیچ مەسئولێک ئامادە نییە لەم ڕۆژەدا بڕاتە بەرەی سەنگەرەوە دژی داعش یاخود هەر هێزێکی تر بۆی داوای لێکەم سنووری هەرێمی کوردستان بپارێزن بە هیچ شێوە بۆ ناوچە عەرەب نیشتەکان نەڕۆن بەڵێ خۆشی بەرنامەکەتان لێکم بەڵێ بەرزان لە ماڵپەری NRT ئەوە هەواڵێکی بەپەلە هەیە ئەلێ شەری داعش گەیشتە سنووری مووسڵیش ئەلێ بە پێش سەرچەوەیەکی هەواڵ شەری قورسە لە نێوان سوپا و لێوای 46 سوپای عێراق لە گەل چەکدارانی داعش لە ناحیەی ڕەشادی سەر بە کەرکووک دەست پێ کردووە بەڵێ محەممەد ئاکرێ فەرموو السلام عليكم عليكم السلام كار والله صبارت أبي قرب تشيء بتنوكل لمحافظة نينا قاصي بردوخة الجلكية
نخوش اوی نگونجا تاجتی بود اوکی محافظان اینا شیطی جشتی به مقابطی که خودت ویره و هم جوریدین راستی او خودت ویره آورابی و عرب شکی جشتی او خودت ویره دست هاری کاری بود ریش کن کارچه و هاری کاری بود آوارست برای سوری دیلش کرده چونکه او تابی یعنی ام زورت ناتم دور بريت اوكي داخل بي بس راح اخو خلاص كده همي كلو تشتي خويت ويرجع جلاي وشلاي كم زيت ليشن تربتي زوتا پیش مرگه زيت همي حكومت مهرين كردستان شهري بار داخل زيت تدخل به شويه نکتلو او کسی تصور و شارازه همي لایان کم بکسته بار داخل باستن چونکه دیتا من یعنی هنگلکش برجوان دیومای کردان آبتن اگر هاتو هم شويه که یعنی لازم بس ما هيرش كلا سر نوشت ديكاي كوزيشن يتميسرم كي لوانا غات بله همه هلا بچوا السلام عليكم عليكم السلام دست خوشی بوم برنامه پیروزه کم براسی من زور به کورتی خساگان مکم هیوادارم هزی پێشمەرگەی کوردستان لەم فرسەتە باشتری دەست ناکەوێت بۆی کە ناوچە جێناکەوەکانی ژێر دەسەڵاتی هەرێم بە زووترین کات بگەڕێنێتەوە سەر هەرێم چونکە ئەگەر ئێمە بمانەوێت لە داهاتوە حکوومەتێکی کوردی دروستکەین باوەڕ ناکەم لە فرسەتێکی ئاوا زیاتر بەم شێوەیە بۆمان هەڵکەوێتەوە و ناوچانە بگەڕێنینەوە هەر لە کەرکووک و خانەقینەوە هەتاوەکو ناوچانەی مووسڵیش کە لە ژێر دەسەڵاتی هەرێمن بۆ زۆر زۆر سپاسانە بەڵێ وەلێ بەرزان ناوبەرێکی دێ بەردەوام بێ وەلێ بەرزان دووبارە سەڵاف بێگومان ڕەوش ئەو ڕەوشانها لە ڕۆژەوێدایە هین هەموو دەزانم تایبەتی لە باژارێ مووسڵێ ڕەوشێک هاتیە پێش دناژە لە دەردورێن کەرکووکێ وەکو چاپەمەنیە دەێتە بەڵافکردن لە وەرجی شەڕ دەست پێکردە لە هەندێکی دەڤەران لێکی بێتەکردن کو سنوورێت هەرێمێ ژێڤان هێرشان دە پاراستی بن بێگومان دەڤەرێن بەقەتان دیژێک ئەڤەژی دەڤەرێن کوردانە کورد لە ڤردە ئاکنجینە چ بێتەکردن کو فێرن ئەف دەڤەرەژی زرار بەرنەکەوە ji ber ku ev Kurdin bo rewşeke taybet rewşana bivî awaye çi bêtekin ku rewşan jî parastî be bile هێرش لە خەباتەوە فەرموو فەرموو کاک هێرش کاک هێرش بەڵێ کێما لەگەرە باڵدوخکێتە دروست بووە لە عێراق و هەروەخاتە لە مووسڵدا پێویستە سەرکردهاتی کورد یعنی بە وریاییەوە مامەلە لەگەڵ وەسایلا بکاتە ڕاستی ئەمە شتێکی زۆر لەناکاو بوو بۆیە پێویستە هەموو پێکەوە پێشمەرگە ئاسایش بین بۆ ئەوە نێژین پیرۆستان داخلی کوردستان بن و هەروە پێویست ناکەن یعنی یارمەتی عەرەب بدەێت چونکە ئەو تەقینەوەی دوێ شێڕدا کە دوو ئامۆزان تێدا بریندار بوو گوتان کە ئێمە بریندار بوو دەوام لە جێشتی مالکی کرد کە یارمەتیمان بدەێت ئەو بریندارە لەناو دەرگرین کە ئاگری کردبوو گوتت گوتە هیچ کەسێک ئامادە نەبوو یارمەتیشمان بدات تاکو قووەتی پێشمەرگە لە خازرەوە گەیشتە یعنی ئەمە هیچ مانە وایە کەوان هەمان هیچ نانەوێتە هەمانگی لەگە پێشمەرگە بکەن و باشتر وایە پێشمەرگە لە سنوورەکانی خۆ خەڵکی خۆ زیادەیە کەسی تر نەپارێزێتن چونکە ئەوە بەرنامە بۆ داڕێژراوە ئەمە سیاسەتێکی نوری مالکیە دەیەوێتن کورد و داعش تێک بەربداتن و خۆی لە دوور ئەستەی بکاتن بووە پێویستە داوا لە سەرکرداتی کوورد دەکەم یعنی بە شێوەیەکی باش یعنی لە دوورەوە بڕبنێتە ئەم ئەو وەلێ بەرزان لە ماڵپەڕی NRT TV.com یەکێک لە بەزاری یەکێک لە بەرپرسەکانی پارتی دموکراتی کوردستان بەڵاو کردوتەوە کە چەکدارەکانی داعش وێنەی عەزەتدوری لە ناو تەلاری پارێزگاکە لە مووسڵ بێگومان هەڵواسراوە بڵێ خەلات لاو لێرەوە ئەم کاتت باش سەرچاو باشی گەم کەرم برا لەسەر بێ مەسەلاوە ئەمە چەند ڕۆژێکان میوسڵ هاتیا هەڕۆمە بێت بۆ خوین بێژم لەسەر کۆدا پێویستە و یەکگردی بینە بێجارێ ئەم خۆ تەسلیمی داعش و یان مالکی یان هیچ کەسێکی نەکەین همه از کردی یک بگن وجه پیوست نکرد هم طرفمان هل بخین هم تبي دفاع الخوب كان او نه حتی شر مد کن هم بچین پیش مگید خوب بین موصل و بین نظام کده و پیوست لازم هنده نکردن هم بچین شر وان بکن هم تبي دفاع الخوب كان یک رزیا خوب پارزین من کن اف دست کاتمک دست خوینای دست بدن بەڵێ سپاس ئومێد لە دووزەوە دووس خورماتوکاکی ومێدەم کاتەوە باش فەرموو سەرچاوم وەزعی ئێستای دووس چۆنە ئەگەر بوو بینەرەکان ڕاگەێنێ ئەوەنە ئارام و خۆشە ئەوە ئەڵێ بەحەسە ماشەڵڵا ئەگەر ئەو کۆمەڵی ئەگەر کۆمەڵی حواڵە کۆمەڵی
بروباغندا ولا بتقول منطقي دوس وبتعيدتي او منطقي دوس بمدي وغودي وزنتي اعرام وزنتي خوش وزنتي يمن حتى يسم حالي يعني ايش تجني لراسي انسان بليدوي توبر بربونوي ابو بربونوي تيرستان يا كوبا داش وما دبكي لراسي اشتي ديوانيه لما انت هذيك باشي لي هذيك كزمالي توكمي لي و كومالي خلتي باشي لي دنيا برزي ودار برتساني هرمي كردستان او كاربدستاني جهراني بيشو ولا حكومه كان دا كومالي حلك على جو ونمونه مالكي ولا قال حكومه غير مالكي كومالي حلي قولك اجر لا حل يزبط برامبر داعش ابي لما حلنكن وكل ما فننك وابي بزاني لم وزعات شيء اكات ونخويا قلاي اكاتوا ام بريار سياسي حركه بريار سياسي بدا لسر ام وزعه ابي بريار سياسي يعني عقلانه بدا لبرزوندي ميلته كمان هم لبرزوندي او بله محمد لك كركوكه وكاي محمد فرمو كاري اريد باش سر چاوم وضع شونه زور سپاس وازی کرکوک چونه کاغا کار بونه وضعی مستوى قساکه بله دەستخۆشی لەو برا ئاسایش پۆلیسانەکەین ماندوونە ناسانە کارەکەن چەند ڕۆژە لە بازگەی بین مووسڵ و ئەولێر یەک تێبینیوەیە کاگە کار دەربارەی مامۆستای کوردستان کە ئەوەنە زمانیان درێژە با بیست مامۆستایش خۆبەخشانە بچێتە ڕەبە ببورە کاک محەممەد ببورە ئێمە باسیەوە ناکەین من باسی کەرکووکێکم لە ئێستادا بەپێی هەندێک مەسادری خەبەری ئەڵێنە کەرکووکیشە لە هەندێک ناوچە بە تایبەتی ڕەشات لەوێ شەڕ هەیە ئێستا ڕەوش لەوێ چۆنە ئامێدی پەیوەندێکی گەلمێ فەرهاد سەرچاوە کاک فەرهاد ممنون سپاس از خوشیتا برنامه‌تان سپاس بوده سبارت تواره و عبرو اره انت همیش جان خو انت آماده این دفاع الملت کرد بکن آقا خوب بکن داخل هر کشوریه که هر حملاتی که هر جنگی که بنا و آقا حرم کردستان دستن بلا ابی بابتی بگیرنگی و هرگرن و بلا دفاع الملت کرد بکن بلا وقت نیش لنن وقتی کرکیج لنن یعنی حتی به آفرت نوا ظلام نوا يعني در بين بالعمل جوالنين بلا تشوف مال ما بي تشوف مال خزانه ما بي کاروان شنگالت گرمه تو برز باشی کار تکر گلک سپاس کای کاروان شنگالی چید که وید دورکل سر موصل بیا دنا دا روش ویری چای گلو بله کار تکر که پشمرگه که زیربانی کردستانی امجی وقتی پشمرگه گلک آماده باشه دانه به هر دربونه دا خودونه که قومت وضعشون داره زوری آرامه و خرچ خوی کردستان دنیا که نده کندی پشمرگه هده او آزادانه بجیم خودی وقتی از پشمرگه که 20 روز خیزان خون ندید که اچم 20 روز دیجیمینم خوفی سبیل کردستان آمن خرچمه کردستان آزادانه بجیم داره کردی چه دست دیکتاتورا نگه تا دست کردستان بله کای کاروان دنها داخل که موصل دربدری شنگالی جی دبن خودی کتکاکیم کار او جهت کسکواتورا بن از پسپیدیس عشا شونی برا بن ارکی خو امید چونه منطقه او بیا کتکاکیم او جهت کسکواتورا هبه چونه دست کسکوارید خو يعني روشة شنگال انها آرامة يا آرامة وديش عراقي تشوا او بله پشتیوان لکرکوکیو کاغا کار بله کاغا کار ام کار باش سر چاوم بله کای پشتیوان فرمو قصب که والله من هيك دوسية رسمية من براسي دخوشي لجماعتي 11 كم وتمنى كم بتكلكوك من هيك كذا 11 يا كم كذا 11 بو لبروي بيزارية يعني بيتويا داعش برينا كان درمانا كان منتشي كردستان لا منتشي مالشي خليك خير مان امشيت كسنة تجاب لسلمان يعني داعش اكريب بيت جاب لسر تو بيتويا بالتاكيد شلون والله ديو زياتريش اي ما دام هي او تقينا مكاني 11 بي يكبكس من لك فوق 11 زوج فاصله كم يتر مش سرنجم بارزه ابو بارزان برحال ما خمه بله ام كاتب اشكاك سر چاو هر وڵاتێک دام و دەستگاکانی بەدامەزراوەی نەکرابێ و بە عقلیەتی زۆرینە و کەمینە و زلحیزبی و مەسەبی بڕات بەڕێوە ئەوە هەر ێزە و باقلیەت و ئەجێندا و میزاجی خۆی وڵات دەبات بەڕێوە و
هێزەکانی نیشتیمانی نابن و کەس پشت بە کەس نابەسێ و کەس متمانەی بە کەس نابێ بە تایبەتی ئەگەر هێزەکان تەزویر و غەدر و زوڵم لە یەکتری بکەن و خاوەن مافی یەکسان نەبن لە بری یەک ڕیزی حەز بە شکستی یەکتری بکەن ئەمەش بە لاوازی هەمووان تەواو بێ و نمونە بە نمونە جاران چەند پێشمەرگەیەک بەرەنگاری ئەو هەموو سپاوجاشەوە دەبوونەوە شکستیان پێدێنان بەڵام ئێستا تەنانەت لە ناو یەک حیزبیشە لە کاتی تەنگانەدا تەنسیقی تەواو نییە و کەس نابێتە برای کەس کێ ئازابێ ڕابکات ئەم هەموو هێزە ناکۆکەی کە چەکدارەکانیان باش خزمەت نەکردووە چۆن و بە چ دڵێکەوە ئەتوان ئەو شەڕەی جاران بکەن بیر و باوەڕ شەڕەکات بەڵام ئەم هێزانە بیر و باوەڕ شکۆی خەڵکان نێشت تەنها لە کاتی تەنگانەدا ئێمەیان بیرەکەێتەوە ئیتر ئێمە چۆن وەکو جاران ئەتوانین ببین بە سەنگەرێکی پۆڵین لەگەڵ ڕێزما بۆ مولایە بەڵێ ڕێباز لە چوار قوردن فەرموو ئەم کارت باش سەر چاو دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڵێ فەرموو هیوادە ڕۆڵەکان کورد کە لە سەنگەردانا هیوای نورۆ و هێزێکی بەتوانیان بۆ خوازم هیوادارم پڕ بەدەڵ لە پارێزگای لە سنوورەکان بکەنەوە هەر کاتێکش بۆ ئەوەی ناخۆشی سیاسی ڕوودا هیوادارم هەموو ڕۆڵەکانی کورد بەبێ جیاوازی بەرە سەنگەرەکانی زەنگ تێ بکۆشم بۆ ڕزگارکردنی کوردستان و هەوڵدان بۆ یەک پارچەی کوردستان و ڕزگارکردنی هاوسەدابراوەکان ئەمە هەلێکە کە هەرگیز دووبارە نابێتەوە دەتوانین ئەم هالە بخۆزینەوە بۆی ناسەدابراوەکان بەدەست بێنینەوە بۆی متمانەی خەڵکی ناسەدابراوەکان بەدەست بێنینەوە ئێستا سەرسایی ناسەدابراوەکان متمانیان بە هێزی پێشمەرگە زیاترا نەوەک سوپای هەرات بۆی هیوادارم سەرکردەکان ئەوانەی لە سوپادان ئەم هەلە بقۆزنەوە بۆ خۆیان ئەم هەلە داریش ڕووناداتەوە مالیچێتە داوای لە پێشمەرگە کردەورەی پێشمەرگە بەخۆوەتە لە سوپای هەرات بۆی هیوادارم بەڵێ بیرەوەر لە کەرکووکەوە فەرموو باشی بەڕێزم سەر چاوم وەڵا من پێم وایە ورەی هێزی پێشمەرگە ورەیەکی بەرزە ورەیەکی باشە و هێزی پێشمەرگە لەو شوێنانە لەو سەنگەرانە ئامادە باشیان و شتێکی باشە بەس من یەک داواکاری مێ لەو مامۆستا بەڕێزانە کە مزارەیانە کرد و بۆ دوو مانگ مەعاشیان دواکە و کەیتر کردیان بە فەوزا مزارە ناوە فەتەنەوە سەرەوە سەر بەڵام من هیوادارم بێن دوو دانە ڕۆژە دوای پێشمەرگەوە هەر بوەتن بۆ ورەی پێشمەرگە بۆ بەرزکردنەوەی ورەی پێشمەرگەش ئەگەر بکرا دوو ڕۆژ بافنیالیە بۆتانایە من مەمنونیانە بووم بەس وەڵایی ورەی هێزی پێشمەرگە من وەکو پێشمەرگەیەک مەناعەتم نییە لە پێناوی بستێکی خاکی کوردستانە خوێنی خۆم بڕێژم لەسەرەوە خاکە ئەوە بە دڵنیاییش لێ مولەناکی دڵیش مۆختێتە دەرەوە بەس ئەوانەی کە خۆزانێنەوە لەسەر پارە و لەسەر مەعاش زۆر عیبە بۆ خۆیان داوەشن لۆ ببوورە هەندێک قسەیە مستاڵە ناکرێت سەرنجی خۆب دێڕەخ نەبگیری بەڵام دێک مستاڵح لێرە بەکار نانرێت لەبەرەوە لێرە کەناڵێکی تهدیدکراو نییە لێرە کەناڵی هەموو خەڵکە هەموو کەسەکان بیرۆ بچون ئازادەکان لێرە تەڕەحەکرێ هەر کەسێ بەپێی ئەوەی کە خۆی ئەوێ قسەی لەسەر بکە بەڵام کۆمەڵێ مستاڵحەیە ڕێگە پێ نەدراون سیروان لە لەندەن لە ڕێ ڤیدیۆ سکایپە فەرموو ئەم کاتەوە باش کاکەجان سەر چاوم باشی سەر چاو فەرموو ئەمە وەکو کوردێک داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین جەنابی کاک مەسعود بەڵێ کاتێزەکانی بردو حدودە کوردیەکان ئەگەر خوانە خواسە و هەر کاتێکیان داعیش تیرۆرستان کردیان بڕیارێک دەربکات ئەگە دیل و هەر شتێک بە هەر نوعێک جیران وانە بە دیل و شت نەیانگرێتن ئیدی بە هەر زۆرێ بێ لە ناویان بەرن لەبەرۆی ئەوانە ئیسلام نین ئەمانە بەس بۆ لە ناوبردنی کورد و هەموو پیلانەکانیان بۆ کوردەوە بەڵام شەڕەکە لە ناوچە عەرەبە سونەکان ئێستا بۆ کوردەکانیش دێت کاکەژیانی دەرەوە هەمووی بۆ کوردەوە بەڵام بەپێی ڕاگەاندن وتەبێژی داعش ئەڵێ ئێمە پلانمانیە هێرش بکەین سەر هەرێمی کوردستان ئەمیش ئەوەی دەزانم کە پیلانمان نییە کە هێرش بکەین بەڵام هەگە هەر پیلانێکیش بوو هەر شتێکیان کرد هێرشیان کرد بۆ سەر کوردەکان ئیتر کوردیش لە ئامادە باشیدا بێت و متمانە بە کەس نەکات و دەور پشتمان بەڵێ هەڵۆ لە مەخمورەوە ئەو کاتت باش سەر چاو خەڵک هەز دەکەم بە خراپ لە وەزعی کوردستان تێگەیە لە مەغمور وەزع زۆر نائارامە بۆ نارەمە کاکێ هەڵۆ لە کاتێکە خەڵکەورەی نمە هێزەکانی داعش و کەونە بەعسیەکان ئەوەی کە دەڵێ داعش دەست لە کورد نادا و ئیتفاقی لەگەڵ کورتەیەوە لە دووسخورمات و بڕۆن لاشەکان هەرگرنەوە لەگە دەفینەوە کەوێ ڕۆژێ مالیکی یەک ئیشی کردووە باشە سەدامی عەدام کردی لەوێ ئەو بەعسیانەی کوردستان پێیان ناخۆشە زون مالیکی دەن دیتی نەکردی مالیکی تەنها سەدامی دۆستیانی عەدام کردیا سەدام مالیکی نەبایە کورد بەڕڵای دەکرد
لا بص لا مكاني كردستان ترويج لبو ارهاب دكان لكردستان هو كنال العراقيان هي ترويج لبو داعش دكا لا وزير كود صون دستي لقى داعش ابو كنال شيء لكردستان دستي لقى داعش هي لا مخموره لا ساده هجي بيشمركه له اسايش له شلون يعني هجي بيشمركه ورينا وقوريه يعني اسا وكو بيوزني امنيتي مخموره خلشي باقر صبين هراتن اما دو پیوندی لمخموره و هر دو پیوندی طبعا گمانیان هي لسروي كان روشي مخمور بارزاوي مخمور به گمان ناوچه كرديه كن ناوچه کی کردستانیه اما شي ودارن لره بو برپرسکانی بالای هرم و هزي پشمرگه گشت به که مخموریه کان مترسیان هي لروشي امني ناوچه کان بله فارس لسورانه الو بله السلام عليكم عليكم السلام كيف ام كنت باش بله باشر بوده من خون پێشمەرگەم لە سۆران ئێستا لە داوام نیم دەوام لە هەموو پێشمەرگەیەک هەیە و هەموو کوردێکی بە شەرەف هەیە ئەوەی کە خۆی بە کورد دەزانێت لەم کاتەدا لە بارودۆخەی کە ئێستا هاتوتە پێش بۆ مووسڵ و دەوروبەری کوردستان یەک هەلوێست و یەک دەنگ بن و سەرکردایەتی کوردستان بە تێکڕای هەموو حیزبەکان یەک هەلوێست بن لەمەر ئەم بارودۆخە چونکە ئەمە لەوانەیە پلانێکی مرکزی بیت بۆ ئەوەی بارودۆخ ئێستای هەرێمی کوردستان تێک بدەن و دەوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بە تێکڕا ئەوەی کە پێشمەرگە ئەوەی پێشمەرگە نییە ورای پێشمەرگە نەدەبەزێنن بە ناوزراندنی موچە نەهاتووە و نازانم چیوە و قسە لوکانە ئێستا بەڵێ بەرزان ئێمە یۆدارین سەرنجە خەڵکی کوردستان گەشتەوەی بە تایبەتی ئەو بەڕێزانەیە کە لە ناوچە دابڕاوەکان قسەیان کردووە لەسەر ڕەوشی ئەمنی ناوچەکان و بێگومان ئەمە ڕەوشێکی گەرمی ڕۆژەوە ئێستا پێشهاتەکانیش لەزگینن خەڵک متابعی وەڵدەکە کە وەڵدەبەرەوچی هەروە تا ئەم لەحزەیەش ڕەوشی ئەمنی هەرێمی کوردستان بە تەواوەتی پارێزراوە تەنها نەک بۆ کوردەکان پارێزراوە بەڵکو ناوچەیەکی هەری پارێزراوە بۆ ئەوانەی کە لێ قەوماوە لە ناوچەکانی تر ئێرە کە هیچ شوێنێکیان نیە تەنها هەرێمی کوردستانە بێ ڕۆ لە هەرێمی کوردستانەکەن بێگومان دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵی ئەوادەن کە شوێنیان بۆ تەرتیب بکرێ ڕەوشیان باش بکرێ بەهەرحاڵ ئەمە میدارین سەرنجە خەڵکی کوردستانی بۆ تەفالێکی گەشت بێ گەلو چ بێتە کردن سنوورên vê herêma Kurdistanê bi temamî parasî min ku heya vê lehzê jî bêguman sinûr parasî ne çi bête kirin sinûrên deverên veqetandiyên herêma Kurdistanê jî ew jî parasî bin çi bête kirin pestûyeke zêtil ser xelkê Kurdistanê çê nebe û bi awayekê rêxirayên nêvdewletî jî bê nayedar kirin ku bêguman di niha li duhokê temaşevanê nêja ezma penzînê dibêjin diroz bûye ezma penzînê jî di berhandê diroz bûye bervan awarên Mosul ku bi 100,000 qesta parêzgeha duhokê kirin ne tê gotin jî ku li Baadrê dê kempek ban hêtevekirin li gor parêzgarê duhokê bêguman heta ha cardin sebehê li vir em xizmeta we dabîn her şad û bextewar bin